ناکۆچەکانی نێوان تورکیا و یۆنان بەهۆی دەرهێنانی وزە لە دەریای ناوەڕاست بەرەو هەڵکشان دەچێت و نەتەوە یەکگرتووەکان و ناتۆ داوای چارەسەرکردنی کێشەکان لە ڕێی گفتوگۆ دەکەن. یەکێتی ئەوروپاش هەڕەشەی سەپاندنی سزا بەسەر ئەنقەرەدا دەکات، بەڵام ئەنقەرە دەڵێت پێویستە گفتوگۆ بکرێت، جەختیش دەکاتەوە ئامادە نییە پاشەکشە بکات. لە نوێترین پێشهاتەکان سەبارەت بە گرژیەکانی نێوان تورکیا و یۆنان، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ یانس ستۆلنبێرگ جەمیداری گشتی ناتۆ ئەنجامدا و بە پێی ڕاگەیەندراوی سەرۆکاتی کۆماری تورکیا ئەردۆغان ڕایگەیاندووە وڵاتەکەی بەردەوام دەبێت لە پاراستنی مافی وڵاتەکەی لە هەموو کاتێک و لە هەر شوێنێکدا. ئاماژەشی بەوە کردووە کە وڵاتەکەی لە ڕیزی ئەواندایە کە بە دوای چارەسەرێکی گونجاوەن کە دەستکەوتی تورکیا و سەرجەم وڵاتانی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستی تێدا ڕەچاو بکرێت بە بەڕێوەچوونی گفتوگۆیەکی ئارام و تەندروست. ئەم هەواڵە لە دوایەوە دێت کە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە وتەیەکیدا ڕایگەیاند وڵاتەکەی هەڵوێستێکی توندی لەم هاوینەدا لە دژی تورکیا گرتووەتە بەر بەهۆی ئەو کارانی لە دەریای ناوەڕاست ئەنجامی دەدات، چونکە بە وتەی ئەو ئەنقەرە ڕێز لە کردەوە دەگرێت نەک قسەکردن. ماکرۆن وتیشی کاتێک بابەتەکە پەیوەستە بە سەروەری ناوچەی دەریای ڕۆژهەڵاتی ناوەندەوە پێویستە کردەوە و گفتار وەک یەک بێت، لەبەرەوە دەمەوێت بڵێم تورکەکان هەست بەوە ناکەن و ڕێزت ناگرن بەو جۆرە نەبێت. ئاماژەشی کرد کە فەڕەنسا هیچ کەم تەرخەم نابێت و سیاسەتی هێڵی سووری بۆ تورکیا داناوە هەروەک چۆن لە سووریا ئەوەی جێبەجێ کردووە. لە دوای ئەو هەڕەشانی ماکرۆن وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند کە بە چەکی ئاسمانی ڕێگریان کردووە لە نزیکبوونەوەی 6 فڕۆکەی F-16 یۆنانی و دوورخستنەوەیان لە کەشتی نافتەکسی لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست کە بە دوای غازدا دەگەڕێن. ڕۆژنامە ئەلکترۆنیەنی شەفەقی تورکیش ئاشکرای کردووە کە ئەنقەرە فەرمانی بەهێزە دەریایەکان کردووە بێگەڕانەوە بۆ بەرپرسان سربەز بن لە تون بەرپەرزدانەوەی هەر هەراسانکردنێک لەلایەن کەشتی جەنگی و فڕۆکەی یۆنانیەوە. هاوکات تورکیا بڕیاری داوە مانۆڕێکی سەربازی 6 ڕۆژی لە دەریای ناوەڕاست ئەنجام بدات، ئەوەش دۆخەکە بەرەو ئاڵۆستر دەبات و ئەگەری ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ یۆنان زیاد دەکات. لای خۆیەوە نەتەوە یەکگرتووەکان هاتوۆتە سەرهێڵ و ستیڤان دۆگارێک وتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند کە پێویستە هەردوو لایەن بە ئاشتیانە کێشەکانیان چارەسەر بکەن. دەژڵێت ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری نەتەوە یەکگرتووەکان با نیگەرانیەوە چاودێری دۆخەکە دەکات. باسی لەوەش کرد گرنگە کە لایەنەکان بە گفتوگۆ کێشەکانیان چارەسەر بکەن. لەسەر ئەو ڕووداوانە ژێچەتی ئەوروپا هەڵوێستی بەرامبەر با تورکیا توندە و جۆزێف بۆرێل ڕێخەری کاروبارەکانی یەکێتیەکە ڕایگەیاند کە پێویستە گفتوگۆی جددی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئاماژەی بەوەش کرد کە ئەوروپا پەنا دەباتە بەر سزادانی ئەنقەرە ئەگەر هەنگاو نەنێت بۆ چارەسەری گرفتەکانی دەرهێنانی غاز لە دەریای ناوەڕاست. بە وتەی بۆرێل لەوانەیە ئەو سزایانە هەندێک کەس یاخود کەشتی یان ڕێگری لە بەکارهێنانی کەناراوەکانی ئەوروپا بگرێتەوە. سەبارەت بە هەڵوێستی بەرلین، ئانگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا باسی لەوە کرد کە پابەندن بە پشتیوانیکردنی یۆنان وەک وڵاتێکی یەکێتی ئەوروپا. ئاماژەشی کرد لەگەڵ سەرۆکی فەڕەنسا لەبارەی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا گفتوگۆ دەکەن، بە تایبەت کە کێشەکان لەگەڵ یەکێک لە ئەندامانی وڵاتانی ناتۆدایە.